لادەڤەری ڕاپەڕین پرسە و ماتەمی هاوڵاتیان بوو بەهۆی گەڕانەوەی تەرمی حەوت کۆچبەر کە لا کەناراوەکانی دەریای ئینگلیزیدا خنکان کە سوکارەکانیان با دڵێکی پڕ لە حەسرەتەوە پێشوازیان لا تەرمی ڕۆڵەکانیان کردو بە خاکیان سپاردن. پێیان وایە هۆکاری سەرەکی کۆچی گەنجان و هاوڵاتیان بۆ خراپی ئیدارەدان و خەمساردی حکوومەت و دەسەڵاتداران دەگەڕێتەوە. کوڕی ئێمە جۆلەجی نەوتی تەواو کرده بوو، شادێکی باشی هەبوو، بەڵام بەداخەوە لەبەر بژێوی ژیان کەوای لێکرد گەنجێکی ئەوان نەتوانێ دابمەزرێ یان نەتوانێت کار و کاسپێک بدۆزێتەوە. بێگومان هۆکاری سەرەکی ئەوەیە کە ئێمە لە هەرێمێکین دوای 30 ساڵ بەداخەوە ئەوە دەڵێم حکومڕانیەکی باش نەبووە تا بتوانێت ئەو خەڵکە بگەنێتە کەنارێکی ئارام بۆی بتوانێت وەکو چۆنەها وڵاتان بژێوی کۆمەڵگا بتوانێت وەکو چۆن دەڵێ دابین بکرێ. بۆیە هۆکارەوەیە کە ئەو گەنجانە سەری خۆیان هەڵدەگرن لە بێکار و کاسبیە کە دەڕۆن بۆ ئەوروپا بۆ هەندەران. ئەوەی ڕوودەدا لەو هەرێمەیدا کۆچکردنی گەنجان نییە، نەغرۆبوونی جیلێکە کە داهاتووی ئەو وڵاتەی پێدەڵێن و سەرگەردانبوونی ومەتێکە کە نغرۆ بووە لە فەسادی و لە نادادی و لە چەوسانەوەی دەسەڵاتێک کە ئەسڵەن گوێی نییە چاوی نییە. باشی بەو هەموو گەنجەنیە کە ڕۆژانە دەخنچێت، باشی بەو هەموو سەرهەڵگرتنە نییە کە لەو هەرێمەدا ڕوودەدات، بە تایبەتی لە دەڤەری ڕاپەڕیندا. لە دەڤەری ڕاپەڕین ئەوەی پێی ناگوترێت کار و کاسبی لێرە بوو هەربوونی نییە، شتێک نەماوە بە ناوی کار و کاسبێ. سەرۆکی کۆمەڵەی پەنابەران ئاشکرای دەکات ئیدارەی ڕاپەڕین پشکی شێری لا کۆچی هاوڵاتیان بۆ هەندەران بەردەکەوێت. هۆکاری سەرەکی هەوڵی کۆچیش بێزاری گەنجانە لا بێکاری و ناومێدبوونیانە لا داهاتوویان. بەداخەوە ئەمڕۆ بۆ جاری سێم دەڤەری ڕاپەڕین لە پێشوازی تەرمی ڕۆڵەکانیاندایە کە لە ڕێگەی هەندەران دەبنە قوربانی لە بێنازی و لە غوربەت بۆ هەمیشەی بە ناکامی سەریان نایەوە. دەرئەنجامی ئەم کۆچە بەلێشاوە و ئەم قوربانیدانە ئەم تازیەبارە خاڵی یەکەمیان حکوومەتی هەرێمی کوردستان لێ بەرپرسیارە کە بێخەمە لە ئاست پشتگوێخستنی هاوڵاتیان و بە تایبەت گەنجان و پشتگوێخستنی و پەراوێزخستنی دەڤەری ڕاپەڕین لە تەواوی پرۆژە خزمەتگوزاریەکان. ناکرێ بەڕاستی چیتر حکوومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتی کوردی بێدەنگ بوەستێت و دەستەوستان ڕابوەستێت لە ئاست ئەم هەموو قوربانی و جێهێشتنی ئەم هەموو گەنجە جوانانەی کە نیشتیمان جێدەهێڵن سەرمایەکی گەورەی نەتەوەنا. دوای چاوەڕوانیەکی زۆر و تێپەڕینی مانگێک بەرەبەیانی ڕۆژی یەکشەممە تەرمی 16 کۆچبەری کوردی هەرێمی کوردستان کە لە ئاوی ئینگلیزیدا خنکان گەڕێنرانەوە. لەو ژمارەیەش 7 کەسیان هاوڵاتی دەڤەری ڕاپەڕین بوون. چارەنووسی بەشێکی دیکەش لا کۆچبەران تاکو ئێستا نادیارە. لا دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام.